لە هەفتەی 12 یاریەکانی خۆلی نایابی کوردستان و لە قۆناغی دۆمی خولەکەدا یاریگای ڕزگاری دێربی گەرمیانی لەخۆ گرت و هەردوویانی شێروانە و ڕزگاری بە یەک گەیاند. یاری پاش فیکەی ناوبژوان دەستی پێ کرد و یاریزانانی ڕزگاری هێرشەکانیان بۆ سەر گۆڵی شێروانە دەست پێ کرد. چەند جارێک نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵی پێشکەوتن، بەڵام نەیانتوانی سوود لە هەلەکانیان وەربگرن. لە بەرامبەردا یاریزانانی شێروانە ناوبەناو هێرشیان دەبردە سەر گۆڵی ڕزگاری و لە خولەکی چل نزیک بوون لە دەرەوەی ناوچەی سزا گۆڵ تۆمار بکەن، بەڵام تۆ بەرزتوونی گۆڵ کەوت و گێمی یەکەمی دێربی گەرمیان بەبێ گۆڵ کۆتایی پێهات. لە گێمی دۆمی یاریەکەدا هەردوویانە هەوڵەکانیان خستەگەر بۆ تۆمارکردنی گۆڵی پێشکەوتن. ڕزگاری بە هێرشی بەردەوام و شێروانش بە هێرشی هێڵگەڕاوە هەوڵی تۆمارکردنی گۆڵی یەکەمیان دەدا، ئەمەش پاش چەند گۆڕانکاریەک لە هەردوو ڕاهێنەرەوە، بەڵام دێربی گەرمیان بە یەکسانی و بەبێ گۆڵ کۆتایی پێهات. بەڵێ بەناوی خوای گەورە بەڕاستی ساتێکی ناخۆش بووە من یەکەم جارما بەرامبەر یانەی وەرزش شێروانە و کوڕاهێنەر بەرامبەریان یاری بکەم کە من پێشتر لەو یانەیە بوومە چەند ساڵ ساتێکی ناخۆش بوو. دووهەم یاری دێربی یەکەم یاری زۆر ناڕەحەت بوو بۆ من کە من ماوەی 6 ڕۆژە تیپەکەم گردووە بەدەست هەندێک کێشە و گرفتمان نەبوو. سێ یاریزانی سەرەکیمان سێ ئەنزار بوون یاریان نەکرد، دووسێ یاریزانمان هێنا کە لەگەڵ ئینسیجامیان لەگەڵ تیپەکان نەبوو، بەڵام سوپاس بۆ خۆ دەستپۆشی لە یاریزانانەکەم بەڕاستی هەردوو گێمەکە ئاسێکی زۆر باشیان پێشکەش کرد، بە تایبەت لە گێمی یەکەمە زیاد لە 4 فرسەی گۆڵکردنی بە حەقەقمان بۆ دروست بوو نەمانتوانی، بەڵام لە گێمی دووەم بە نەوعەما هەردوو لە احتیفازیان بە یاریگەوە کرد. لە گێمی دووەمیش یەک دوو تۆپمان بۆ هات ئەبووە ئەستیغلالمان بکردا. بە هەر حاڵ یەکەم یاری و لە دێربیا بێ لەگەڵ یانەی شێروانە کە یانەیەکی بەهێز دووەمی خولی کوردستانە ئەنجامێکی باش بوو ئێمە سەر ڕایەوە ئێمەش باشتر بووین دەست لە یاریەکە. پێشەکی دەستخۆشی تەواو بە سەر یاریزانەکانمانەیە بەڕاستی توان بڵێن ئەنجامەکە دادپەروەرانە بوو، ینی هەردوو لە بڵێن لێک ئاستا بووین. زۆر چێژ یاریەکەش نەوەبرا بە حکمەوەی کە عادەتەن ئەم جۆر یاریانە کە یارێکی دێربی بێ هیچ بە هیچ بێت ئیسا یەکسان بوونی یەک بە یەک یان دوو بە دوو چێژێکی زیاتری هەندە زیاتر چێژی لێبینێ، بەڵام بەداخەوە ینی زۆر چێژ نەبوو، زۆر دەرفەتی گۆڵکردن لە هەردوو تیپەکە نەرەخسا و هەردوو لە توانین بڵێن بە حەزرەوە یاریە کرد. وەگوتم ئەنجامەکە دادپەروەرانە بوو، بەڵام ڕاشکا بووین ئێمە بە تەموحی بردنەوە هاتینە یاریگا لە بەرەوە ئێمە دووەمی ڕزبەندێکین ڕکابەرەکەمان زۆرتر لە پێشمانە ئەتوانین بڵێن بە پێ ئاستی یاریەکەمان پێ توانین بڵێن خاڵێکی خراپ نەبوو لەم یاریگای بۆ ئەمڕۆی ئەری ئێمە. بەمانجامەش یانی ڕزگاری لە پلەی حوتەمەوە سەرکەوت بۆ پلەی شەشەم و یانی شێروانەش لە پلەی دووەمەوە دابەزی بۆ پلەی سێیەم. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕزگاری.